بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان کاک ئازاد ئیبراهیم نووسەر کە لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمانە و بەڕێز کاک وەفا سەید محەممەد چاودێری سیاسی کە لە ستۆدیۆی هەولێری پایتەخت لەگەڵمانە قسە دەکەین لەسەر پرسنەتەوەیەکان و هەروەها ململانێ سیاسیەکانی نێوان هێزە کوردیەکان. بەخێراتتان دەکەم، سوپاسان دەکەم کاک ئازاد. سوپاس باش. کاک ئازاد، هەندێکن دەڵێن زێدەڕۆی ناکەین ئەگەر بڵێین هیچ کەیسێشی نیشتیمانی یاخود هیچ پرسێشی نەتەوەیی لەم هەرێمەدا نییە و نەماوەتەوە ئیلا ناکۆچی سیاسی خۆی خزاندوتەن ناوی. یعنی بەنمونە یەشێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک لەسەر بارەگاکانی ئاڵای کوردستان هەڵدەکا و ئەمە بە لوتکەی نیشتیمان پەروەریەتی ڕەنگەیانی وێ نابکە. لەولاشەوە ئەگەر سەیری خەتابی پارتی بکەین دەبینین هەموو گەڕانەوەیەک بۆ کەرکووک لە ژێرسایی ئەوەی کە ئەو حزبە بە ئیحتلال ناوی دەبات، ڕەنگە بە قیممە ینی خیانەت و چوزانم ئاعترافکردن بە واقعە ینی ناوزەت بکە کە پێوایە لە دوای 16 ئۆکتۆبەر ینی هاتووتە پێش. یعنی بەڕاست لەو نێوانەدا هاوڵاتی بەستە زمانی ئەم هەرێمە ینی باوەڕ بەچێ بکە وحچی بکە ینی باشە. بەڵێ کاک شۆڕش ئەو کاتەیەوە باش، ئەو کاتی بینەران و بیسەرانتان باش. بەنسبەت پرسە نەتەوەیەکانەوە ئەمە دەکەین بە بەشێک لە وەڵامەکە و بەنسبەت یەکێتیشەوە لە کەرکووک ئەمەش دەکەین بە بەشێکی تر لە وەڵامەکەی ئێمە بۆ ئێوە. بەتاکید ئەمە بە نمونە هێناومانەوە ئەگەر دواتر زیاتر قسەی لەسەر دەکەین. بەڵێ ئەلبەت منیش تا ڕادێک لەگەڵ ئەوەیان ئێستا تۆ پرسێکی نەتەوەیی و نانەتەوەیی لەناو ئەم جەنجاڵی هەواڵە، لەناو ئەم جەنجاڵی کارکردن و جوڵەی حزبەکانە تۆ پرسێکی نەتەوەیی لە پرسێکی نانەتەوەیی لێک جیا ناکەیتەوە، یان با بڵێن قورسە لە یەکیان جاکەیتەوە. هەر حزبێک جوڵەیەکی هەبێ ئێمە وا دەزانین ئەمە بۆ خۆ دەرخستنە، وا دەزانین ئەمە بۆ ئەوەیە پەیامی حزبەکەی خۆی بگەێنێ بۆ زیادکردنی دەنگە لایەنگرە. ئەلبەت ئەمە تا ڕادێک لەگەڵیان پرسی نەتەوەیی و نانەتەوەیی تێکەڵ کراوە لەم ماوەیەداوە بە تایبەت لە دوای ئەوەی کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوەکەوەی کە ئێمە دەیبینی لە شاشە و لە میدیایە. بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە تایبەترەوەی کە لە کەرکووک ڕوودەدا، پێم وابێ ئێمە ئەمە شتێکە یەکێکە لەو پرسانەی کە ئەگەر لایەنگری نەبێ بۆ حزبەکە دەتوانین بڵێم یەکێکە لەو پرسە نەتەوەیانە ئێمە دەتوانین جایکەینەوە لە نانەتەوەیەکە. چۆن جایکەینەوە؟ بەو پێوەرە جایکەینەوە کاکە شۆڕش. ئێمە خۆمان دەزانین کەرکووک شارێکە پێگەی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستانە. یعنی ئێمە ئەگەر موزایدەیەکی ئەوەی کە خەڵک ناوی دەبا بە موزایدە بیکەین، ئێمە بەرامبەر بە کێ بیکەین؟ بەرامبەر بە دەنگدەرەکانی خۆمان. ئێمە پارتی بەشداری نەکردووە لە کەرکووکە. پێش هەڵبژاردن یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەرگای هەموو لایەنەکانیدا وتی ئێمە زۆرینەی کەرکووکین، بەڵام پێمان خۆش نییە هیچ دەنگێک لە کەرکووک بڕوا، وەرن بە یەک لیزدا ئەبەزین بۆ ئەوەی یەک دەنگمان نەڕوە. ئەگەر ئەمە موزایدەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ دژ بە پارتی، نەیدەدا لە دەرگای پارتی بڵێ وەرە بەشداریم لەگەڵا بکە، من دواتر لە دەنگەکانی خۆم دەدەم بە تۆ. بەڵام بەشداری نەکرد. ئەوەی کە ئێستا لە کەرکووک دەیبینین ئەوە پرسێکی نەتەوەییە. ئەمە وەکوتم لایەنگری نەبێ بۆ حزبەکەی خۆم، پرسێکی نەتەوەییە. بەو پێوەرە یەک ئێمە موزایدە لەگەڵ دەنگدەری خۆمان ناکەین. ئێمە ئەگەر ئاڵامان هەڵ نەکرد بوو 6 کورسیمانێ نابوو لە کەرکووک. ئێستا 6 کورسیمانەیە. و ئێمە ئەگەر تۆبڵی جوڵەیەکی تر لە پێشایە ئەمە بۆ موزایدەیە، جارێکانە دۆخی عێراقیشەوە هەڵبژاردنەکان کراوە تا 4 ساڵی تر ئەنجومەنی پارێزەکان نەبێ، جارە هیچ لە پێشێ نییە تا ئێمە بڵێن ئەمە بۆ پرسێکە نزیکە لێمانەوە بۆیە دەیکەین بۆی دەنگدەر ڕاکێشین بۆ لای خۆمان. نا تەسەووری ئێمە وایە یەکێتی جارێکی تر ئەبوو قوربانی بە خۆی بدا لە کەرکووک. لە مێژوویە هەموو جارێکە هەڵەیە کراوە یەکێتی هەڵی ساندۆتەوە. یەک نمونەی ترهێنینەوە کاکە شۆڕش. ئێمە ئەگەر یەکێتی و بە تایبەت خودی مامجلال نەبووایە لە دوای 1975 کە نیسکۆی شۆڕشە، ئەگەر یەکێتی شان نەداتە بەر ئەم بارە ئەم نیسکۆیە، باشە خۆ ئێمە کەس نێ دەزانێت ئێستا چارەنووسی کورد چۆن و چۆنین بوو. بۆ یە کاتێک پارتی یا باڵێن ڕاسترە ئەو شۆڕشە نیسکۆی ئەوێت و ئەڕۆخەیە ئەوە دیسانێکێتیە شانەداتەوە بەر ئەو
ئێستا جێشێتی نیشتیمانی کوردستانە لە کەرکووک دەیەوێت ئێستش بەڵێ ئەمە ئەوە بڵێم ئێستا شێکێتی ئەبێ ئەمە چاکاتەوە ئێخۆ ئێمە لە حزبی تر ڕنابینین بێ ڕۆشتۆتە لە دوورەوە وەکو کەسێکی تۆرا و لە ماڵێک دووری گرتووە و خۆی داوە بەیەکە ئێمە شتیوان هەبێت بە قسەی بەڕێز بێ ئەمە سەرەتای چاکردنەوەی دۆخی دوای 16 ئۆکتۆبرە بەڵێ یەکێکە لەو هەنگاوانە بۆ یعنی بۆ یەکسەر بەبێ ئەوەی بیر لە وەڵامەکە بکە پرسیارەکە بکەوتم بەڵێ چونکە خۆمان دەزانین ئێمە ئەگەرچی وا حسێبەکە ڕووداوەکە لەسەر یەکێتیە بەڵام ئێمە دەزانین ئەمە 16 ئۆکتۆبر دەرئەنجامی پرۆسەیەکی ناکامڵی ڕیفراندۆم بوو کە بە پیلانی هەرێمی و ناوخۆیی ویستیان کەرکووک لەژێر دەستی یەکێتی دەرکەن و ڕووداوەکە بەو شێوەیە بێکە ئەو پێگەی یەکێتی لاواز بکرێ بەڵام ئێستا جارێکی تر یەکێتی کە پێی وایە شاری خۆیەتی پێی وایە چەقی دەسەڵاتی خۆیەتی ئەوێ ئەمە بکا کە ئەوەی کە ویستیان ئەوەی کە بەڕێز دڵی یەکێتی ئەم شارە شاری خۆیەتی ئەمە هەر ئەم قسەی هەندێک بەڕێز ڕاز ناکاتەوە کە دەڵێن پرسنەتەوەیەکان کەیسنەتەوەیەکان بە حزبی دەکرێت هەتا بە شاری کەرکووکیشەوە ئەوە ینی ئەم قسەی تۆ ینی ناچێتە خانەی تەستێکردنی قسەی ئەو بەڕێزانە بۆچی ینی ئەم شارایان بابەتی ئەم شارە بە حزبی دەکەن ئەم شارە بۆ هی یەکێتیە ئەم شارە هی کوردە وان لێکردین بڵێن شاری یەکێتی ئەزان چۆن وایان لێکردین کاتێک کە ئێمە وتمان وەرن لەناو یەک لیستا بەشداری دەکەین بە هەموو لایەنەکان وەرن لەناو یەک لیستا شارێکە منیش نەیڵێم وەکو لایەنگری و حزبە تۆ جەنابەت دەیزانی بینەری بەڕێز دەزانێت کە ئەو شارە شارێکی سەوزە بەو تعبیرە ئەگەر قسە بکەم بەڵام لە سەروی ئەمەشەوە ئێمە وتمان وەرن با کوردیانە بە یەک لیست بەشداریکەین کە ئەوان نەهاتن یعنی ئێمە شارەکە جێت یاڵین بۆ خۆتان بۆ یەکێتی ئەی دەکەواتە ئێستا شاری یەکێتیە با قسەکە تەواو لایەنێک وەکو وتم چۆتە دەرەوە وەکو قینەڵ ساوەڵی داگیر کراوە ڕۆشتووە لە هەموو شوێنەکانی عێراق بەشداری حکوومەتە بەشداری هەڵبژاردننی کردووە بەڵام لە کەرکووک یەکێتی جێهێشتووە کەواتە ئەوە من نیم دەڵێم شاری یەکێتیە ئەوە پرۆسەیەکە وای لێ کردووی ناچاری کردوین وتی ئێمە لەگەڵ ئێوە لە یەک لیستا بەشداری ناکەین شارەکەی خۆتانە دەکەواتە ئێستا شارەکەی ئێمەیە بە باشیەوە بە خراپیەوە هی ئێمێ زۆر باشە کە کاگە وەفا سید محەممەد چاودێری سیاسی لە ئەستۆدی هەولێری پایتەخت بەخێر بێ زۆر سواس دەکەم کاگە وەفا ئەگەر قسە بکەین لەسەر یا سەرنجێک بدەین لە خیتابی پارتی دیموکراتی کوردستان لانی کەم لە هەمبەر ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو لە دووشەوی ڕابردوو لە کەرکووک ڕوویدا کاتێک کە ئاڵای ئەم هەرێمی کوردستانە ئەم کوردستانە لە سەر بارەگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن ئەم هێزە بەرز دەکرێتەوە دەبینین حماسەتێک نییە و کارلێکێکی ئیجابی لانی کەم لە خیتابی ئیعلامی ئەم حزبە نابینرێ ینی ئەمە بۆ ئێوە بۆچی ینی لە هەمبەر ئەم هەنگاوە کە لانی کەم بەڕای هەندێک بەڕێز هەنگاوێکی زۆر مێژوویە سەرەتایی دەستپێکی چاکردنەوەی ئەو دۆخە نەخوازراوەیە کە لە دوای 16 ئۆکتۆبر هاتوۆتە پێشە بۆچی ینی بە ئیجابی کار لێک ناکەن بۆچی وەڵامدانەوەی ئیجابیتان نییە بەڕێزم کاک شۆڕش سڵاو لە بەڕێستان سڵاو لە میوانەکە و سڵاو لە بنەرانی خۆشەویست مەفهومی ئاڵا بەلای ئێمە مفهومێکی وەکو ئەوە نیە وەکو ئەوان ئەو برادرانە وتویانە تەنا پارچە پەڕۆیەکە لە کاتی خۆی چەند جارە و قسەیان کردو مفهومی ئاڵا کاتێک بەلای ئێمەوە پیرۆزە بێ و سەرکەوتووە بێ کە بتوانین حملاتی تعریب ڕاگرین مفهومی ئاڵا کاتێ بەلای ئێمە پیرۆز سەرکردووە کە بتوانین ئەو زەویانەی کە داگیر کراوە لەلایەن عەرەبەکانە بیان گەڕێنەوە بۆ خاوەنەکانی خۆیان مفهومی ئاڵا بەلای ئێمە ئەو مفهومەیە کە ئەو هەمووە بەرپرسە ئیداری کوردانی کە دەرکراون لە کەرکووک بە بڕیارێکی مرکزی بە بڕیارێکی ئەتوانم بڵێم نیچە دیکتاتۆری ئەو بەرپرسانە بگەڕێنەوە بۆیە ئێمە چاکەزانین ئەم سیناریۆیەکەوە هەڵکردنی ئاڵا چۆنی بوو بەس کاک وەفا دەگوترێ ئەم بابەتە ئەوەی کە بەڕێزت باست کرد کە هەمویان واقع لە کەرکووکدا هەیە پەیوەندی بە هەڵکردن و هەڵنەکردنی ئاڵای کوردستانەوە نییە پەیوەندی بە غیابی کوردەوە هەیە بە شێوەیەکی سیاسی بە شێوەیەکی مەیدانی لە کەرکووک من نەوهێشت کاک شۆڕش بەڵێ فەرموو کاک شۆڕش تۆ نەوهێشت قسەکە تاواکەم فەرموو من لە مەبەستەکەی من تێنەگەشتی فەرموو ئەو مانەوە زەلیلیە و بێشکۆیی کەوایەکێتی نیشتی ئەو مانەوە زەلیلیە و بێشکۆیی کەوایەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکە ماوەی ساڵێک و 2 مانگ و 3 مانگە ماوەتەوە ئەمە پارتی دیموکراتی کوردستان ئەو زەلیلیە قبوڵ ناکە هەر بۆ بزانیاری بەڕێستان 4 کۆبوونەوە کراوە لە بینی قیادەی پارتی و لە بینی عادل عەبدولمەهدی بۆ هێوەرکردنی وەزعەکە
و ئێستش ئەمریکەکان هاتوونەتە کەیوانیەک حەشتی شعبی دەرکراوە و عالم ماوەیە چەند بارەگایەکی پارتی دیموکراتی کوردستان چۆڵ کراوە کاتێک یەکێتی نیشتیمانی هەستی بۆ کرد پارتی ئەگەڕێتەوە بەڵام چۆن گەڕانەوەیەک بەو شێوازە ئەگەڕێتەوە کە کورد شکۆی هەڵسێت بەو شێوازە ئەگەڕێتەوە کە ئاڵای کوردستان بە شێوازێکی فەرمی هەڵبکرێت ئەو کاتە یەکسێکی نیشتیمانی کوردستان چی کردوتی با من ئاڵاکە هەڵکەم نەوەک پارتی پێش من ئاڵاکە هەڵکەم بەڕاستی ئێمە ئەو ئاڵایە مسببی داگرتنی ئەو ئاڵایەکیە بووە مسببی لە ژێرکەوتنی ئەو ئاڵایە لە ژێر قاچی حەشتی شعبی و دەبابەکانی حەشتی شعبی کیە بووە ئەوانەی کە مسبب بوون ئێمە ئەگەریانەی هەڵیکەن ئێمە پێمان خۆش بوو ئەوانە هەر لە بیدایەتەوە کەواتە لە قسەکانی بەڕێز دواتێ دەکەم پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوە تەفاعولێکی ئیجابینی لەگەڵ ئەم هەنگاوی یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە یەکێتی نیشتیمانی پێشت پارتی دیموکراتی کوردستان کەوتوتەوە لە هەڵکردنی ئاڵاکە یعنی بەڕێزت قسە لەسەر ئەوە دەکەی بەڵێ هەواڵەکانیش باز لەوە دەکەن کە پارتی لەم ماوانە دەگەڕێتەوە کاک شۆڕشگیان بەڵێ کاک شۆڕشگیان لە برا بگرە پێشێکێتی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی ئاڵای کوردستانی هەڵکرد و حزبی شیوعیش هەڵی کرد هەردووکیان ئێمە ئەمانەیە کە ئاڵا هەڵکەین لەگەڵ ئاڵا سوودەکانی ئاڵا بەدی بکەین نەکۆکو ئەوان باسی یەکەم پاشە پڕۆیەک هەڵکەین مەبەستمان لەوەیە ئاڵا مەفهومی ئاڵا و دەستکەوتەکانی ئاڵا ئەو خاڵانە بوو کە من باسم کرد بۆ جەنابەت من مەفهوم بەسی من ئەوە بووە ئەمە تەسابق نییە لەسەر ئاڵا هەڵکردن ئەسە بۆ نمونە کاکاسە محەممەد ئەیوت چی ئەیوت ئێمە بۆیە ساڵێک و 3 مانگ لەمەوە پێش ئاڵاکەمان داگرن لەبەرەوەی پرسەنامەی خوا لەخۆش بوو بەڕێز مام جەلال بوو باشە خۆ مام جەلال لە کەرکووک خوا لەخۆش بوو فاتی نەکردووە بۆچی لە سلێمانی و لە هەولێر لە شارەکانی کە ئاڵای کوردستان داناگرن لەبەر پرسەنامەیە بەڕاستی ئێمە ئەزانین ئەم ئاڵایە مەبەست ئەو ئاڵا هەڵکردنە چی بوو و حەزمانە کرد ئەو ئاڵایە بە هەموو لایەنە کوردیەکان بە مووقفێکی بەقوتر بە هێزێکی بەقوتر ئاڵاکەمە هەڵکردایە لە ساحەیەکایە لە ناو جەرگەی کەرکووکە چۆن کاتی خۆی کاک ڕێبوار تاڵەبانی هەڵی کرد ئێمە ئالەی هەڵمان کردایە زۆر باشە بەڵام 2000 ئاڵاکە هەڵکرای ینی 2000 هێزێک کە خۆی بەخاوەنی شاری کەرکووک دەزانێت و پێش وایە کە ئەم شارە شاری سەوز شاری یەکێتی نیشتیمانی کوردستانە ئیتر تازە ئەمە بووە بە ئەمری واقعیانی ئایا ئەمە دەبێت جارێش کە ببێتە خۆی ئەوەی کە ناکۆچەکانی یەکێتی و پارتی ینی قوڵتر ببنەوە ینی ناکرێ ینی تەجاوز بەم بابەتە بکرێت کاک شۆڕ هیچ شاری نەیەکێتیە نە شاری پارتیە هیچ شارێک شاری هیچ لایەنێک نییە نە هەولێر شاری پارتیانە نەکەرکووکی شاری یەکێتیە ئێمە با تۆزێ لەو مەسەلا حزمیانە دەرچین ئەمە شاری هەموو کووردە و ئەگەر تۆ تەماشاکەی خۆبەخشەکانی کورد لە کەرکووکە بە خۆبەخشەکان و بە هەموو لایەنە سیاسەکانە شەهیدیان ناوە قوربانیان داوە لە پێنای ئەم بەستە و ئێمە شاکە زانین ئەو هەڵبژاردنانە کاتی خۆی کە پارتی بایکۆتی هەڵبژاردنەکانی کرد مەبەستە بایکۆتەکە چی بوو ئەو هەڵبژاردنانە چۆنی ڕوویا لەگەڵ ئەوەشا کە پێمان خۆش بوو هەر لایەنێکی کوردی نەکێکێتی لە باتی 6 کورسی 12 کورسیش بێنێت ئەوەشمان پێی خۆش بوو بەڵام ئەم شارە شارێکی کوردی صرفە هیچ حزبێک نییە و مۆرکی هیچ حزبێکی پێوە نییە زۆر چاکە کاگە ئازاد هەر بە جددی یەکێتی نیشتیمانی کوردستان هەز ناکەی یان دەتوانیدان بۆ دابنێ کە مزایدەیەک دەکات بە بابەتی ئاڵا هەڵکردن لە کەرکووک یعنی هەواڵەکان ڕوون و وازەح بوون کە پارتی دیموکراتی کوردستان وەکو کاگێ وەفاش ئاماژەی پێیدا چەند کۆبوونەوەیشی لەگەڵ عادل عەبدولمەهدی کردووە و دەنگ و باسی گەرمیشەیە لە دوای گەڕانەوەی ئەمریکیەکان بۆ کەرکووک پارتی دیموکراتی کوردستانیش بەو شێوەیە کە خۆی دەیەوێت بەو شێوەیەشی کە 2000 لە خزمەت دۆزەنەتەوەی یەکەدایە دەیویست بگەڕێتەوە بۆ کەرکووک و ئاڵای کوردستانیش لە کەرکووک ئەو ئاڵایی کە ئێوە تەسلیمی حەسەب قسەی ئەم بەڕێزانە بەیانی خستانە ژێرپەی ینی حەشتی شعبیەوە جارێکی تر لە ناوەندی شاری کەرکووک بەرزی کاتەوە نەک بێ لەسەر بارەکەی حزبەکانی بەرزی بکاتەوە وەکو چوزانە مزایدەش بیداتەوە بە چاوی ئەم و ئەو کاک شۆڕش بۆ ئەوەی کە نەڵێن ئەمە وەڵاممان پێ نییە یا ئێمە ئاگای ئەلەم دۆخەنین تەنا ئەم پرسیارەت وەڵامە دەمەوەکو لەگەڵ ڕێزم وەکو مناقەشەیەکی تونند لەگەڵ ئەو برا بەڕێز چونکە ئەمە ئێستا دەزانین بینەرێک دانیشتووە بینەرێکی تووڕێ بەعام لە میدیا خۆ نەچێ ناوە چەلەحانەوە یەکەم ئەمە ئەگەر گریمان ئەمە مزایدێ باشە چ شتێک ماوە لە دوای بیستەکانەوە کە ئێمە لە عێراقین چی شتێک ماوە یەکێتی لە سەرەتایە کە
مەکتەبی سیاسی و سەکردایەتی پارتی یەکێتیشی تیابوو تێکەڵ بوو لە دوای 75 شەوکە یەکێتی جا دەبێتەوە یەک شتم پێ بڵێ یەکێتی پێش پارتی نەیکردوێ یەک شتم پێ بڵێ بە ئازادیتەوە وەختی ئێمە میدیامان دروست کرد بەرپرسێکی ڕاوێژکاری ئەردۆغان هات میدیای بۆ پارتی دروست کرد لە هەولێر کوردستان عفوم کە کوردستان 24 کوردستان تیڤی بۆ پارتی دروست کرد ئێستاش دەزانم ڕاوێژکاری ئەردۆغان بۆی دروست کردن تۆ لەم قسەی هەز ناکەیت دەکەوێت بەردەم بەرپرساریەتێکی ڕەنگە قانونی ئەوە جەنکیز جاندار لە کتێبەکەیە دەڵێ ڕۆژێک تەلەفۆنم بۆ کرد بە و بەرپرسەوتم لەکوێ وتی لە هەرێمی کوردستانم تەلەڤیزیۆنی کوردستان بۆ پارتی دروستەکەین ئەمە یەکەم ئازادی خۆمان بە یەکەم حزبی ئەم هەرێمەدا دەدەین جڵەوی ئێمە پەیامی ئازادیمان لەم زۆنەیە بڵاو کردوێتەوە بەڵام خەڵک ئاگاداریشەکە لەم ڕۆژانە ئێوە ناڵن کتێبی عەبدوڵڵا ئۆجەلان بڵاو بێتەوە سینەمادا دەخەن بارگای پارتی نزیک بە پەکەکەدا دەخەن ئەو پرسیارم لێ دەکەی لەم دقەیە ئەو پرسیارم لێ دەکەی با ئێستا خوێنەر سەیری من بکە و ماڵپەڕی وێزگە بکاتەوە وتارێکم نووسیومە کتێبەکەی ئۆجەلان و دیموکراسیەکەی یەکێتی ئێمە کاکە شۆڕش ئێمە وانین حزبەکەمان چۆن بیرکاتەوە دوجار عقلی خۆمان لەناو حزبەکان ڕێگەی داوین چۆن بیرکەینەوە ئێستا لە ماڵپەڕی وێزگە ئەو وتارەمە کتێبەکەی ئۆجەلان و دیموکراسیەکەی یەکێتی وتومە کاتێکە یەکێتی کتێبەکەی ئۆجەلان قەدەغە دەکا ئەو کاتەم بیرەکەوێتەوە کڵێسا کتێبەکەی دەسەڵاتی کاسۆلیک و پرۆستانتەکان لە فەڕەنسا کتێبەکەی کانتیان قەدەغە کرد وتومە کاتێ یەکێتی سینەما سالم دادەخا ئەو کاتم کەوتە بیر کڵێسا پەلاماری ساڵۆنی بارۆن دۆڵباکیدا لە فەڕەنسا ئەمە ڕەخنەی ئێمە خۆ ئینکاری لە هەندێک شت ناکەن ئەمە غەڵەتەیەکێتی کردوێتی بەڵام نمونەیەکی تر دەهێنینەوە کاتێ داعش گەشتە عێراق لایەنێک وتی ئەبێتە دراوسەیەکی باش بۆ ئێمە ئەوە یەکێتی بوو شەڕی داعشی کرد هەر پێش لایەنی تر دەگوترێت کوردستان تەنتێوە لە لەم شەڕە ئێمە پێمان وایە پیرۆزیێتە چونکە بەرگریمان لە کەسێک کرد ئێستا دەرکەوت کێدەسیتایەتی لەو وتم ئەبێتە چەلەحانەیەکی ناخۆش بمبورە من خۆم لەو ئاسا نابینم بڕۆ مناو چەلەحانەی بێتامەوە لەگەڵ حرمەتم بۆ ئێوە بەڵام ئێمە خەڵکانێک پردێکیان تەقاندەوە حزبێک لە کوردستان پردێکی لە پردێ تەقاندەوە دوایی پێیان چاکردنەوە ئیفتتاحی پردەکان کرد ئاهەنگیان گێڕا ئیسە بۆ ئێمە ئاهەنگی ئاڵا نەگەڕین لە عێراق لە کەرکووکە بەڵێ ئەم ئینجا دەڵێ لە قۆناغی شارچێتی دەرچینەوە شاریکێەوە شاریکەیە ئەگەر شاری من نییە ئەگەر شاری هەموو لایەنەکانە تۆش بچووتایەتەوە ئەوێ ئەگەر بۆ نمونە هەولێر شاری پارتی نییە چۆن بە بێپرس هەڵدەکوتیتە سەر ماڵی کادرێکی یەکێتی ڕفێنی و کەسیش نازانێت لەکوێ هەتا ئەو ڕۆژەی لە لقەکەی خۆیان ئازادەکرێت ئەم شتە ئەمە کارانە بوو ئێوەش پێشتر خەڵکی پارتیتان گرتووە کاکە شۆڕش من گەرمیانیم ئەو پارتی لە گەرمیان گیرە لە هەرچی پارتی هەیە باشتر ئاگاداری وەزعەکەیم من گەرمیانیم خۆ کاکە گیان ئێستا ئەم شتە ئەزانیی ئێستا کاکە شۆڕش بینەرێک سەیرمان دەکا شرطی من ڕۆژنامە نووس و نووسە بم هاتمە ئێرە هەموو زانیارێکم لابێ ئەو بینەرەی سێرمانەکە لە من و تۆ کێوکێ زۆر زانیاری باشترە خۆ بینەری ئەم ڕۆژە هەمووی بینەرە داماوەکەی جاران نییە ئێستا ئینتەرنێتێکی لە بەردەمایە سێچێ دەکا کەم هەواڵ دوا هەواڵە ئێستا من ڕەنگە لێرە دوا هەواڵم نەزانم چیە لەم سودەیەم بەڵام ئەو سیرەکە دوا هەواڵی لەلایە ئێمە نابێ ئەوەندە خەڵک بە داما و بزانین بمانەوە بیخەڵەتێنین ئەبێ لە شاری یەکێتی و پارتی ئەم شتە فشەیە لە فەرهەنگی ئێمەیان ناسڕێتەوە باشترین شت ئەو دیلبەدیلەی کە ئێستا دەڵێ لە ناو میدیای کوردیا باواڵێن دیلبەدیل ئەوە دەری خست هەتایە زۆنی زەرد هەیە و زۆنی سەوزەیە بۆ خۆمان بخەڵەتێنین بۆ درۆ لەگەڵ ئەم لە حرمەتم بمبورن بینەری ئازیز بمبورێ و وشەیەم بەکارێنە ئەمە درۆکردنە لەگەڵ عەقڵی خۆمان بڵێن زۆنی سەوز و زۆنی زەرد نەماوە زۆر باشە کاگە وەفا یعنی ئێوە قەرار وابوو لە پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی لە هەڵمەتی ڕێفراندۆم ئەگەر خیتابی سەرکردەکانی ئێوە وەبیر بینەران بهێنینەوە لانی کەم ئەوەندە بەسەکە لەسەر ئاستی باڵات تاکید لەوە دەکرایەوە کە لەژێر پەرچەم و ئاڵای کوردستان دیفاع لە کەرکووک دەکەن و لە دوای ڕێفراندۆم و بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەر نەتان کرد و چوونەوە هەولێر زۆر باش کە شەرتان نەکرد لەسەر ئەم ئاڵایە ئێستا ئاڵاکە لە کەرکووک ئەگەر بە شێوەیەکی جزئیش بێ هەڵدراوەتەوە ئەمە دەستپێک و سەرەتایەکە بۆچی ئەم هەنگاوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بەرزیشی نانرخێنن لانی کەم ڕێزی لێ ناگرن یا لانی کەم بێدەنگ بن کاک شۆڕش بەڵێ مەکا شۆڕش فەرموو گوێم لێتە چاک
کاک شۆڕش گوێ لێمە بەڵێ فەرموو بەڕاستی کاک شۆڕش ئێستا ئێمە لە حەمڕەی ئێمە ئێستا لە حەمڕەی هەڵبژاردنانین یعنی بەڕاستی ینی واز لە نمایشی سیاسی و خۆ دەرخستن لە کامێرە و خۆ پیشاندان وەکو قارەمان واز دە کە هینانە ئەمەشانە سواو بوو کاکە سواو بوو ئەم برادەرە باسی شەڕی داعشەکە ئەم برادەرە خۆی چاکەزانێ و هەموو وڵاتە زلێزەکان چاکەزانێ قارەمانی شێرەسواری شەڕی داعش و ئەو کەسەی کەوا نەخۆشی سەرەتانی داعشی لە جەستەی مرۆڤایەتی لا بردو کردێ دەرەوە جەنابی سەرۆک بەرزانی بوو پێویست ناکە ئەم برادەرە باسی شەڕی داعشکە لە 1730 شەهید 1000 شەهیدی پارتی دیموکراتی کوردستانە لە 9000 بریندارە 6000 پارتی دیموکراتی کوردستانە هەرچەند هەموو شەهیدان بریندان هی کورد و کوردستان و شانازی و هەموویانەکەین و فەرقان نییە بەڵام ئەم برادەرە منەهێنێتە ئەو چەلەخانەیە کە خۆی ئەڵێ من حەزی لێ ناکەم ئەمە یەک بەنسبەت باسی ئازادی کرد ئەو ئازادی کە ئەو برادەرە باسیەکە لە سلێمانی تەنها قەفیز کراوە بە یەکشت تەنها قەفیز کراوە بە چۆن هێرشکەیتە سەر پارتی دیموکراتی کوردستان چۆن بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان بسووتێنی چۆن قسە بە حکوومەت یاریان بڵێ لەبەرەوەی حکوومەتەکە سەرۆکەی پارتی دیموکراتی کوردستانە هەموو ئازادیەکەی ئەوە قەفیز کراوە بە دژایەتیکردنی پارتی دیموکراتی کوردستان و تەواو ئەگەینا تۆ وەرە هەر خۆ تەماشای ژیان بکە تەماشای پێکەوە ژیان کە تەماشای پێشکەوتن کە تەماشای ئاوەدانی کە تەماشای هەموو ڕێڕەوی دیموکراسیت کە لە هەردوو زۆنەکە ئەزانی کەەوە ئەم زۆنەی کە ئەو ناوێنێ زۆنی زە من ناوێنم زۆنی هەموو کورد بەڵام تیا دەسەڵاتی پایتە چەندێ پێشکەوتوترە لەو زۆنەی تر ئەمە دوو ئەم برادەرە باسی گرتنی کادرەکانی کرد عەرە بەڵێ وەلباد و ئەڵەم یعنی تۆ کاتێکەوە کادرێکی پارتی ئەگری هەرچەند من ئەمە بەکار و کاردانەوە ئەزانم بەڕەت دەوڵەت فعل ئەزانم هەردووکیشی محکوم کردووە و کاتی خۆشی لە شوێنێکی ترە هەردووکی بەنایاسایی مقلە خەڵم داوە بەڵێ من بە برادەرە ئەڵێم تۆ هەردووکی محکوم کە یعنی نەک تەنها ئەوەی پارتی محکومکەی بڵێ ئەوەی ئێمەشەڵە بووە بڵێ من لەگەڵ ئەوام کە ئەوە یاسا هەیە ئەبێ سەروەری یاسا هەبێ ئەبێ لە دادگاکانە ئەم کەیسە هینتاوە بکرێ باسی ئەم برادەرە باسی شانازی بەوە کە ئەڵێ ئێمە یەکەم تلڤیزیۆن خۆمان کردنەوە کاکەنیان تۆ دیارە مێژوو لەبیر چووە یەکەم سەتلایت کە دانرا سەتلایەتی فەزایی کە دانرا لە هەولێر دانرا براکەم دوای ئەوە ئێوە هاتە سەتلایەتی کرداندانا لەبەرەوە من بەڕاستی من نەمزا حەزم نەکرد بچینە من وا مەزانی هاتووینە سەر باسی نەتەوەیی و باسی گەشاتە نەتەوەیەکانم بکەین بەڵام لەگەڵەوەشە من مەجبورم ناچارم وەڵامی ئەم برادەرە بەمەوە ئەم برادەرە ئەڵێ لە ساڵی 1975 لە دوای نکسەی شۆڕشی ئەیلول ئێمە بووی شۆڕشمە هەڵسان ئەم برادەرە نازانم یعنی ئەڵی ئاگای لە نێژوونی ئەڵی تاریخی نەخوێندێتەوە ئەڵی بیری لەوە نەکردێتەوە کەوا چۆن لە دوای نکسۆی گەورەی شۆڕشی ئەو نکسۆیەکەوە بە موعامەلەیەکی دوێنی کرا قیادە موقەتەیەک دروست بوو دیسانەوە ئەو پارتی دیموکراتی کوردستان شۆڕشی گوڵانی دەست پێ کرد و چەنەها داستان و چەنەها قارەمای چەنەها تۆماری هەیە لەو بازانە لەبەرەوە ئەگەر باسی شۆڕشەکە زۆر چاکە کاک وەفا ئێستا لە قسەکانی بەڕێزیشت وازەحە کاک وەفا لە قسەکانی بەڕێزی وازەحە ئەوەی کە من وەکو پرسیاری سەرتا کردم کە ئێمە وەکو کورد لەسەر هەر شتێک کە بمانەوە قسەی لەسەر بکەین ناکۆچین زۆر چاکە ئێوە وا دەستان پێ کرد من حەزم کرد شتێکی مەبەستم لەوە نیە ئێستا ینی بەنمونە ئەگەر قسە بکەین لە سەرەتای دەستپێکردنەوەی شۆڕش لە دوای 75 هەمومان ناکۆشین یەکێتی دەڵێ من پارتی دەڵێ من سوزانم ئەگەر قسە بکەین لەسەر ڕاپەڕین لە 91 بە هەمان شێوە ئەگەر قسە بکەین لەسەر بیرۆکەی دامەزرانی پەرلەمان بە هەمان شێوە قسە بکەین لەسەر شەڕی داعش بە هەمان شێوە ئێمە باشە وەکو کورد بۆچی هەمیشە ناکۆچین تەنانەت لەسەر ئەو پرسانەی کە پرسی نەتەوەیشن زۆر ڕاستە کاک شۆڕژمان تەییدی جەناب دەکەم و من حەزم کرد ئەو نیقاشە بە تایبەتی ئێمە لە سەروبەندی پێکەنانی حکوومەتی نوێن لە سەروبەندی پێکەنانی حکوومەت کە هەمیشە بۆ جارێکی تر تەخیربوونەکەی هەردیسان و لەلایەن لایەنێکە کە تا ئێستا نەیتوانێت خۆی یەک لاکاتەوە ناوی کاندیدەکانی خۆی دانێ ئێمە لە سەروبەندی تشکیلی حکوومەتین حەزمە کرد زیاتر بە زمانێکی نەرمتر قسەمان بکردایە واز لەو خطاباتانە بێنین کەوا خەڵکی کوردستان بێزار بوو لەو خطاباتانە چەندی ساڵە و بە تایبەتی ئێمە وەکو پارتی دیموکراتیستان حەزمانە کرد نییە ڕەدی تەشیریش نەینەوە من لێرە مەبەستم باسی پێشهاتەنەتەوەیەکان کەم بەگەر باسی دەستکەوتەنەتەوەیەکان کەین لە دوای ڕوخانی کۆماری مەهاباد هەموو دەستکەوتەنەتەوەیەکانە کە تۆ تەماشایکەی بەیاننامەی 11 ئازارە ڕاپەڕینی کوردستانە پێکەنانی پەرلەمانی کوردستانە پێکەنانی حکوومەتی کوردستانە دیسانە فیدرالیزمە ئەم فیدرالیزمە کە ئەم فیدرالی کەوا ئێستا هەمانە نابێ ئێمە لە یەک شوێنەکە بیوەستێنین ڕایگرین و بڵێن ئەمە تەواو
پێویستە ئێمە بە قادرمەکانە سەرکەوین لە دوای فیدرالی شتێکەیە پێڵەن کۆنفیدرالی لە دوای کۆنفیدرالی شتێکەیە پێڵەن سربەخۆیی کاتێک ئێمە کە دەست بۆ ئەم شتە هەستیارە ئەبین کاتێک کە ئێمە تەحمولی هەموو کارەساتەکانی دوای ڕفراندۆمە بین ئەزانی ئەو لایەنانە چیمان پێڵێن ڕێک بزەبت پێمان ئەڵێن وەکو قومی موسا بە موسایان وت اذهب أنت وربك فقاتلا فها هنا نحن ها هنا لقاعدون ڕێک ئەویان بە مەسعود بەرزانی و بە پارتی دموکراتی کوردستان وت کاتێک کە هێرشێکی گەورە هاتە سەر سحێلە و سەر پردێ ئێمە توانیمان بەتەنیا ئەو هێرشە ئێوەش لە کەرکووک واتان لە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد کاک وەفا ئێوەش لە یەکێتی گوتان خۆتان و شارەکەی خۆتان فەرموون ئێمە خواحافیز کاک ئازاد وای گوت حەز ناکەمەوە ڕێی تۆ کاک شۆڕش حەز ناکەمەوە ئەمە ڕێی من نییە ئەمە نەقلی قسەی کاک ئازادە کاک وەفا ڕەنگە گوێت لە قسەکەی کاک ئازاد نەبوو بێ کاگە ئازاد خۆی لێرە دانیشتۆ باسی لەوە کرد کە پارتی خۆی شارەکەی بۆ ئێمە بەجێهێشت کەواتە ئێستا ئەم شارە شاری یەکێتی نیشتیمانی کوردستان نازانم موافقم لە نەقڵکردنی قسەکەیان نا یعنی واقعا وایان پیشانەوە تەواو ئەمە بۆچوو نییە ئەمە نەقلی پرسیارە کاک وەفا نا تەواوە کاک شۆڕژگیان بەڕاستی ئێمە زۆر ماوەی ساڵێک و 2 مانگە باس لە ریفراندۆم کراوە پێشاتەکەی و باس لە خیانەتی گەورەی 16 ئۆکتۆبەر کرا ئێمە 16 ئۆکتۆبەر بە خیانەتێکی گەورەی مێژووی ئەزانین ئێمە بە خیانەت کەرکووکمان لەدەستدا ئێمە ئەگەر لە کەرکووک شەڕمان بکردای خۆ من دڵنیا بووم فەرماندەکانی یەکێتی فەرماندەی قارەمانن خۆ من ئەزانم فەرماندەکانی یەکێتی ئەگەر شەڕیان بکردای لەگەڵ فەرماندەکە پارتی نە حەشدی شەعبی نە جێشی عێراقی نەیەتوانی یەک بستێتە پێشەوە ئەمە قسەی نوری مالکیە کاکە نوری مالکی خۆی وتی ئێمە ئەگەر بە هاوکاری گرۆپێک نەبووینە نەمانەتەوە بچینەوە شاری کەرکووک وەرە حەزەی قسەکان بە مۆبایل دەریکەم بۆتان تەسویرکەم لەبەر ئەوە ئێمە کە بەجێمان هێشت خۆ ئەمە لە مەسائلی شەڕکردن ئەوە نەبوون زۆر باشە بوو یەک بەحێری ئێمە بوو هەر چوار بەحێرەکان چۆڵ کرد کاتێکبابەکان هاتە پشتی پارتی دموکراتی کوردستان زۆر باشە کاک وەفا دەگەڕێمەوە بە قسەکە تاوکەم زۆر باشە هەمان ئەو جێشە بوو دقەیەک زۆر باشە کاک وەفا دەگەڕێمەوە زۆر باشە کاگێ ئازاد خۆت قسە دەسەر ئەوە کرد کە جیاکردنەوەی پرسەنەتەوەیی و نانەتەوەییەکان لە یەکتر ینی بابەتێکی قورسە زۆر ساکە بەڵام خۆ دوجار دەبێ ینی تەجاوزی هەندی حاڵەت هەرکوی ینی دەشێت تا ڕۆژی قیامەت ئێمە ینی هەر بەم شێوەیە سیاسیەکان بە مامەڵە بکەن لەگەڵ ئەم ڕووداوانی کە دێنە پێش و تا ڕۆژی قیامەت هەر لەگەڵ پرسەنەتەوەیەکان ینی چوزان بۆ هەمەڵە بکەن کاک شۆڕ شتێکەیە من هەر وەکو چ وەکو میدیایی کە کاتێ لە تیڤیا قسە بکەم و چ لە دەرەوەش وەکو تاکێک قسە بکەم شتێک بڕوان پێی نەبوو نە ئەیکەم و نە ئەیشێڵێ ئیتر ئەوە فیترەتی خۆمە ئەگەر پێچەوانی پرەنسیپەکانی حزبیشی هەتا حزبیش سبەینیە لە کوردستانی نوێ کە زمان حاڵی حزبەکەمە وتارێکم بڵاو دەبێتەوە بە 8 کابینەی ڕابردوو کە یەکێتی بەشدار نەبووتیایە ڕەخنەم لێگرتووە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمێکی مام جەلال هەڵواساوە لەناو ساڵۆنی کوردستانی نوێیە ئەڵێ ڕەخنە گیرا لە حزبەکە پێم خۆشە لە کوردستانی نوێ بڵاو بێتەوە هەمیشە بە هاوڕێکانم وتووە ئەگەر ئێوە ڕەخنە لە کوردستانی نوێ بڵاو نەکەنەوە یعنی دژی ئەو دروشمەی سەرۆک مام جەلال زۆر چاک دەتەوێت لە ڕێی ئەمە بڵێیت لە ڕێی ئەمەوە بڵێم یەک وێنەتە دەمێ باسی نەتەوەیی دەکەین و مەسەلەی نەتەوەیی و ئەم قسە مەتاتیە بێمانایانە بڕوان بە شتێک نییە ناوی نەتەوەیی بێ با ئێمە ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە مەقسەی زۆر خەتەرنی کاگە خەتەرە بەڵامەکی لە ئەز من باسی وێنە واقعەکەی ناو هەر بڕۆتان هەر بووە هەر لە ژیانتانە بڕاتان کاک وەفا کاتەکەی منیش بۆ تۆ لەبەرەوەی تۆ کاک وەفا من دواتر کات ماوە چارێکێک 20 دقەیەکمان ماوە دواتر دەرفەت بە بەڕێز دەدەم تا بە خۆت دابگرا کاکە شۆڕش کاک وەفاگیان کاک وەفای بەڕێز بەتاکید ئێمە تقریبا 20 دقەیەکمان ماوە دڵنیا بەلەوە دەگەڕێمەوە لای بەڕێز کاتەکەی منیش بۆ ئەو لەبەر ئەوەی من نازانم هەر کەس کاتی خۆی من نازانم فێڵ لەگەڵ عەقڵی خۆم زۆر چاکە فەرمو قسەی خۆت بۆ ئەو کاکە فەرمو باش هیوادارم فەرمو چونکە من نازانم فێڵ لەگەڵ مێش عەقڵی خۆم باشە کاکە وێنەیەکی بچووکە هێنینەوە من و تۆ ئەگەر بڕیار بێ برایەکی خوێنی بین باشە تۆ من وەکو برا لە بەرەی جەنگا جێهێڵی ئەم وێنە گەورە دەکەین بۆ ئاستا نەتەوەیەکە ئەگەر یەکێتی و پارتی دوو برای نەتەوەیی بن یەکێتی بەتەنها لە شەڕی کەرکووکا جێهێڵڕێ ئەمە واقعە نەتەوەیەتی کوردستان یەکێتی نیشتیمانی ئەگەر برایشی دڵسۆزی یەکێتیە پارتیە دەشێ ینی لە دەرەوەی ڕێکەوتن و لە دەرەوەی تەفاهومات لەگەڵ پارتی بچێ کەرکووک تەسلیمی داعشیان ئەوە ئێمە نین ئەوە پرۆسی ڕیفراندۆمە کەرکووک ویستی کەرکووک لەژێر دەست یەکێتی دەرکا
ئەوە پیلانە نێودەوڵەتەکەی تورکیایە ویستی چۆن کەرکووک لە هێڵێکی سون کاکە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی کەسە گەورەکانی ناو پێنتاگۆنی ئەمریکایە ئێستا چۆن تەجاوزی ئەمە بکەین یان دۆخەکە تۆزێک ئاسایی بکەین بە قسەکەن تەواوکەم ینی من نایکەم بە چەلەحانی وشانە بڵام منش مافی خۆمە هەندێک شتەوە باسی شەهیدەکانی پارتی کرد لە بەرامبەر داعشە واللهی کاکە شۆڕش لێرەوە بە بینە شاهید بن ئەگەر شەهیدی پارتی لە بەرامبەر داعشە لە شەهیدی یەکێتی زۆرتر بوو واللهی تا ئەم عەبدەماوە لە شاشا و شەیە ناڵێت شەهیدەکان هەموو شەهیدی بۆ بە شەهیدی کوردستان نەخێر شتیوانیە تو ئەتەوێ من یاری لەگەڵ ئەقڵی خۆم بکەم شتیوانیە کاکە گیان ئێمە فێری ئەم قسەیە بووین فێری ئەم قسەیە بووین ئەڵێ نا شاشەیە با قسە نەکەین خەتەرە لەسەر ئەمنی قەومیمان کاکە ئەمنی قەومیمان ئەوە نییە ئەمنی قەومیمان ئەمنی قەومیمان ئەوەیە کە تۆ هاتووی لە خۆرئاوای کوردستانە چەند هێزێکت جا کردوتەوە دژی پەیەدە و هێزە کوردەکانی تر هانێدەی شەڕ بکە تۆ هەژدە بنکەی تورکیا تێناوەتە خاکەکەی خۆتەوە لە باشووری کوردستان 35 کیلۆمەتری داگیر کردووە بۆ ئەوەی هێڵێ بکاتەوە لە قەندیل بدا ئەمە ئەمنی قەومیە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستانیش متهمە بە هاوکاریکردن بۆ دەوڵەتی تر یعنی باشە کەواتە ئەم شتە لە واقع بوونی نییە کاکە شۆڕ کاتە ئێمە نەتەوەنین بەڵێ ئێمە وەکو ئەو قسەی کە ئەکرێ ئێستا ئێمە نەتەوەش بین لە خۆمەمان تێکداوە با ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە تاکەی بینە لێک دانیشتۆ بیخەڵەتێنین کاکە بینە لێک دانیشتۆ من دەزانم ئێستا لە گەرمیانەوە تاکۆ مسلمانێ هەرچی هاوڕێ خۆمەسەری بەرنامەکەم دەکا بۆ درۆی لەگەڵ بکەم زۆر چاکەواتە ئێمە کاکە وەڵڵا نازانم درۆی لەگەڵ بکەم قسەکە وایە ئیتر هەر کەس پێی خۆشە و هەر کەس پێی خۆشە لەبەر شاشەکە دانیشێ هەر کەس پێی ناخۆشە شاشەکە جێبیاڵێ زۆر چاکە زۆر چاکە کەواتە کاگ وەفا ئێمە بۆچی ڕازگۆ نەبین لەگەڵ خۆمان لەگەڵ بینەر لەگەڵ هاوڵاتیانی کورد دۆخی ڕاستیقینەی ئەم هەرێمی کوردستانە نەک لە ئێستا لە ڕابردوشدا مەگەر هەر ئاوەها نەبووە مەگەر هەمیشە ئێمە تێگەیشتنی جیاوازمان نەبووە ینی بۆ کاکە شۆڕش بە مێژووی 2000 ساڵی ئەم کووردە ئەوەی کە نێساوەتەوە بڕۆ پیایە بڕۆرەوە ئەگەر مێژوویەکمان هەبوو شانازی نەکەوەی تیا بوو من هیچم لە مێژوو نەزانم کاتی کاگۆفا فەرمو کاگۆفا فەرمو کاکە تۆ باسی کاتی کردم برادەرە جارە سەرەتا ئەم برادەرە من تەییدی یەکەم کەوا تەدەخولاتی ئیقلیمی هەیە چ لە ئێران و لە تورکیا بەڵام با سەبەبی تەدەخولات ئیقلیمیەکەی پێ بڵێم کاتێک کە لە ساڵی 1975 فەخری کۆڕوترک لەگەڵ ئەحمەد حەسەن بەکر اتفاقیەکم زاکە بۆ ڕاوەدونانی هەردوو لە معارەزەی خۆیان 25 کیلومتر بێتە خاکی عێراق و 25 و ئەماش 25 کە بڕۆن خاکی تورکیا ئەم اتفاقیانە دیسان لە ساڵی 82 دیسان دووبارە بۆیەوە ئیمڕۆ کاتێک کە بە تورکیا بڵێتەوە بۆت نییە لەشکرکێشی بکە زانای چیت پێ ئەڵێ تورکیا ئەڵێ من اتفاقم سیادیم بە سەرۆکایەتیم لەگەڵ عێراقا هەیە تۆ هێشتا هەرێمێکی سیادە و نییە ئەزانی ئەمە ئیشی کێ ئەم اتفاقیە بدڕێنێ ئەمە ئیشی سەرۆک کۆمارە چونکە ئەمە مەرسومێکی جمهوریە مەرسومێکی جمهوری ئێمە سەرۆک کۆمارمان زۆر بە ئاسانی ئەتوانێ ئەو لاپەڕە ڕەشە مێژویانە کە کاتی خۆی اتفاق کراوە دژی کورد ئەتوانێ هەر هەمووی بدڕێنێ بڵێ من بابەت نابم بۆ هاوکاری سەرۆک کۆمار کردن مادەم ئێستا سەرۆک کۆمارە تازەیە کاک وەفا بۆچی هەر لە ئێستا من باسی من باسی ئەوە ئەەکەم قسەکەی تۆ ڕاستە ئەوە مەمە ئیشی سەرۆک کۆمارە هەڵوەشانەوەی پەیامنامەی سەرۆکی کۆماری لە بینی دوو وڵاتە ئەبێ سەرۆک کۆمار هەڵوەشێنێ ئەمە یەک ئەوە ڕاستەکە لەوایان تەدەخولاتێکەیە باسی ئەوەیە کە ئەڵێ ئێمە بووین بەلایەنێک حزبێکمان دروست کردو باسی ئەنەکەسەیەکە کە ئەنەکەسە خەڵکێکی کوردین و خەڵکێکی شۆڕژگێڕن ئەم بەنێو ئێکە لە قەڵەمیانەیە بابا ئێوە هەردوێنە فێرێ لە کەلارات مەقەڵی تەبگەری ئازادیتان داخست و کاگازات کاتی خۆی لەناو کوردایەتی ڕێگەم بە کاگۆفا نەدانی قسە پێ بڕێ ڕێگەش بە تۆ نادەم فەرم کاگۆفا فەرم کاگۆفا قسەی خۆت بکە فەرموو نۆ ئەندامی فەکەکە کاکە نۆ ئەندامی فەکەکە لە تەبگەری ئازادی پێرە دەستگیر کراون لە کەلار لە دەستی ئەمانە هەموو بەربارەتەکانی تەبگەری ئازادیان داخستووە لەبەر خاتیە تورکیا لێیان ڕازی بۆ مەتاری سلێمانی بەڵام هەز ناکەی جیاوازیەکەیە کاگۆفا هەز ناکەی جیاوازیەکەی ڕاستەکەی کاگۆفا کاک ئازاد خۆی اعتراف بەمانە دەکا و ئیدانەشی دەکا وەکو ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستان من لە ئەکاونتەکەشی لە فەیسبوک کە هاوڕێمە بابەتەکانی خوندت تاگید لەم قسەیە دەکاتەوە یعنی لانی کەم بای ئەوە ئازادە ئیدانەی ئەم هەڵوێستەی حزبەکەی خۆی بکە یعنی بۆ تەقدیری ئەمە ناکەی عەلەیکم منیش ئەکاونتی خۆم تێمێ کاک شۆڕژیان منیش ئەکاونتم هەیە و ڕخنەم لە دەستگیرکردنی هێدوو کادرەکە گرتووە و زۆر بەم بووی لە تەوی قسەیەکەم بەڵام
لێرە هەیە حقیقەتەیە باسەکە ئەم برادرە دیسانەوە تەحەدای باسی شەیدانەکە کاکە جەباریاوەر ئەمیدداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێستا تەلیفۆنێکی بۆ بکە خۆی ئاماری شەیدەکانی لەلایە لەبەرەوە ئەمە من ئەیبڕمۆ لێرە باسی مزایدەی ئەڵێم ئەیبە مزایدەی شەهیدی و نەتەوەیی و داستان و قارەمانەتی و تۆمات ئەمانە بەسەر پارتی دموکراتستانە ناکرێت ئەم شتانە بەسەر پارتی دموکراتستان تێپەڕ نابێت حەزەکەم وا پێ بڵێم و زۆربەی دەستکەوتە نەتەوەیەکان لە بەیاننامەی 11 ئازار هەتاکو هێنانی فدراڵی و بەرەو سەربەخۆیی کوردستان ئینشاڵڵا بڕۆین هەر هەمووی با لەسەر شاری یەک حزب نەبێ هەر هەمووی خۆتان هاوکار بن لەو هینە لەم بابەتە ئیتر من لێرە بەڕاستی پرسیارەکانی جەنابەت حەزم کرد لەسەر مەسەلەی نەتەوەیی بووە و پێکەنانی حکوومەت بووایە و شێوازی پەیوەندیکردنمان لەمەوەلا لە زۆر باشە کاک وەفا بە بۆچوونی بەڕێزت زۆر باشە بە بۆچوونی بەڕێزت کاک وەفا بە بۆچوونی بەڕێزت خۆ دەزانی تێگەیشتنی جیاوازیە لە هەمبەر پرسەنەتەوەیەکان و مامەڵەی جیاوازی شەیە لە بەرامبەر ڕوودا و پرسەنەتەوەیەکان ئەمە واقع لە هەرێمی کوردستان جیاوازەکانیش کۆڵن چۆن دەکرێت لە ئێستادا کە کاتێکی زۆر هەستیارە بە ئاعترافی هەموو لایەکمان ئەگەر ئەم جیاوازیە قوڵقوڵانە کۆتاییش پێ نەهێنین بەڵام وا بکەین تۆزێک چزانم ینی سار ببنەوە تۆزێک کەم ببنەوە ینی بە جۆرێک لە خزمەتی ئەم دۆخواستیاری ئێستادا بن زۆر قسەکەی جەنابێت زۆر ڕاستە ئێمەش لەوەیانە من متفقم لەگەڵ جەنابێت ئێمە ئەبوایە تۆزێ بە نەرمتر بە من ئەمان لەمە متفقم بەڵام دیسانەوە پێتەڵێمەوە عەرەبەکە ئەڵێ وەلباد وەظڵم من لێرە حەزمە کرد باسی ئەوە بکەین کە ئێمە لە سەروبەندی پێکەنانی حکوومەتی نوێین بێگومان حکوومەتی نوێ هەر لە حزبە سەرەکان و پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێک بێ وەکو حزبی دووهەم ئێمە لەو کاتا پێویستمان بە زیاتر ڕەتدانەوەیەکی ئیجابیە پێویستمان بە بەشداری هەموو لایەنەکانە پێکەنانی حکوومەت پرسێکی نەتەوەیی نییە ئەوەندەی کە پرسێکی سیاسی چوزانم ئیداریە ینی ئەم حکوومەتی ئێستا پێکیش نێهێندرە 6 مانگی تریش دوا بکەوێ زۆر لە دۆخەکە ئاڵۆستر ناکەانی لە ڕابرتوشدا ئێمە بینیومان ینی پێکەنانی حکوومەت دواکەوتووە لە وڵاتی تر هەیە دواکەوتە لە لوبنان بینیومانە چوزان بە شوێنی تر ئێستا هەندێک دامەزراوەی حکومی فیدرالی ئەمریکا هەیە پەچی کەوتووە ئێستا پرسی کەرکووکمان هەیە زۆر ڕاستە بەڵێ پرسی شێوازی مامەڵەکردنیشی یەکگرتومان هەیە لەگەڵ بەغدا کە تا ئێستا نیمانە یعنی ئەمانە هەست ناکەی بابەتی نەتەوەیین تاوەکو ئەوەی ئێمە قسە بکەین لەسەر پێکەنانی حکوومەت آخر کاک شۆڕش ئەزانی بۆ ئەچێتە قاڵبی نەتەوەیی لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستێتی ئەوراقی بەغا و ئەوراقی ناوچە دابڕاوەکان و ئەوراقی کەرکووک تێکەڵاو بەم پێکەنانی حکوومەتی نوێ بکە کە بێگومان خەڵکی کوردستان کە نیوەی خەڵکی کوردستان بە پێخۆشحاڵیەوە دەنگیان بە پارتی دموکراتی کوردستان داوە و پارتی دموکراتی کوردستانیان تەوکیل کردووە بۆ پێکەنانی حکوومەت ئەویش ئەگەڕێتەوە بۆ سەرکەوتنی نەتەوەیی و دەستکەوتی نەتەوەیی کە خەڵکی کوردستان ئێستش لە ئاستێکی نەتەوەیی یابیرەکەنەوە ئەمە دەستکەوتێکە خەڵک بۆ شێوازە بیرەکاتۆ زیاتر ئێمە لێرە کاتێک ئەوان بیانی ئەوراقی کە تێکەڵکەن لەگەڵ ئێمە بۆ پێکەنانی حکوومەت ئەم شتە پەیوەندی بە پێکەنانی حکوومەت نییە چونکە خەڵکی کوردستان دەنگی یاوە بۆ ئەم خۆ خەڵکی کەرکووک دەنگی نێناوە بۆ ئەم حکوومەتە خۆ خەڵکی بەغا دەنگی نێناوە بۆ حکوومەتە بۆیە ئێمە لە لامانە مەبەستە پێکەنانی حکوومەت تەنها لەسەر هەرێمی کوردستانە بێ بۆ ئەوراقی تر تێکەڵ نەکرێت زۆر چاکە بە بۆچوونی ئێوە لەسەر ئەم پرسیارە هەڵبەت دواتر لە کاک وەفاش دەکەم بەڵام بە سێخێشی ترکە ڕەنگە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەبێت بەڕای ئێوە پارتی دموکراتی کوردستان دەبێت چی بکات بۆ ئەوەی لەو بابەتانی کە پەیوەندیان بە پرسی نەتەوەیی هەیە لێک تێگەیشتنیشی زیاتر لە پێشدا لەگەڵ یەکێتی و دواتر لەگەڵ لایەنەکانی تریانی دروست ببێت پرسیارەتی پارتی لە ئێستادا چی هەڵبەت ئەم پرسیارە لە کاک وەفاش دەکەم لە هەمبەر یەکێتی دواتر کاکە شۆڕش کاتێک کە من ڕاخنە لە پرسی نەتەوەیی دەگرم بەو مانایە نییە من نەتەوەیی نیم بەو مانایە نییە هەمومان کاتێک کە قسە دەکەین خۆمان بە نەتەوەییەکی عیارە 24 دەزانین بەڵام ئایا ئەمە ڕاستەقینەیی مێشک و هزر و عەقڵ و لۆژیکمانە لە کرداریە لەسەر ئەرزی واقع جێبەجێمان کردووە من لەسەر ئەمە قسە دەکەم خەڵک لەمە تێناگا ئەگەر یەکێک ڕاخنەم لێ بگرێ لەوە تێناگا وتن زۆر جایە لە کردار ئەگەر ئێمە بە کرداریش نەتەوەین بۆ دۆخی کوردی ئێستا ئاوایە باشە کاکە شۆڕش لە 83 و 84 و هەموو دانیشتنەکانی حکومەتی بەعس لەگەڵ یەکێتیە
دوجار ئەوەی کە عفرعام بۆ هەموو ئەندامێکی یەکێتی دەرەکرێت بۆ مامجللا دەرناکرێ ئەمە یەکێتی نەتەوەیبوونی یەکێتیە کە ئێستا ئێمە فڕۆکەخانەکەمان داخراوە بە ڕوو هێڵەکانی تورکیا لە بەرەو یارمەتی پەکەکە دەدەین ئەمەش هەر نەتەوەیەتی یەکێتیە ئەگەر باسی نەتەوەیی بکەین ڕوونەکیە حزبی نەتەوەییە باواز لەوە بێنین باشە من تەواو ناچمەوە سەرەوە لە مەسەلەی پێکێنانی حکوومەتە کە کاک ئەو میوانە بەڕێزەمان ئەڵێ بۆ نمونە باسی ئەوە دەکات کاکە گیان ئەوە قسەی من نییە ئەوە قسەی پارتی خۆیەتی دەڵێ بە بەیەکێتی ناتوانێت حکومەت پێ بگەێنی کاکی من ئەم وڵاتە شتێکی تایە کاکە شۆڕش یعنی ئێمە عادەتەن وا ڕاهاتوین قسەی عاتفی بکەین بۆ ئەوەی خەڵک لێمان ڕازی بێ ئەمە زۆر هەڵەیە تۆ هەموو جارێ پێویست بە عاتیفە نییە هەموو جارێ پێویست بەوە نییە بە زمانی سۆز و بەزەیق لەگەڵ خەڵکا قسە بکەی تۆ ئەبێ بە زمانی قسە بکەی زمانی ئەگەر ڕقیش بوو بەڵام زمانی واقع و عقلانی و لۆژیکی بێ ئەم وڵاتە و ئەم هەرێمەی ئێمە هەتا ئێستا وەک وتم هەرێمی پارتی وێکێتیە حەی عەلە السەلا بانگی محەممەد بە ئاشکرا خۆشە بۆ لەگەڵ عەقلیم خۆشم و تۆش و ئەو بینەرەشە ڕازگۆ نەبم کاکە گیان ئەمە بۆچی وای لێ هاتووە چونکە ئێمە ئێستا ڕاستی بڵێم ئێستا ئێمە وەکو یەکێتی لە کەرکووک و لە عێراقا تەواو بە ئاشکرا هەتا لەگەڵ تورکیاشە بە ئاشکرا نەیارە ڕاستەقینەکانمان وێڵ کردووە چونکە دەزانین یارە ناڕاستەقینەکانی ئێس ئەگەم بەو خاڵەیە ئێمە تەواو ڕاکانجبووری بە ئاڵامی ئاشکرا عەرەبێکە من تۆ کوردێکی با یەکێتی بڵێم کوردی تر ناڵێم من وەکو یەکێتیەک چ چاوەڕێیەکی باشە لە ڕاکانجبووری بکەم چۆن چاوەڕێی دێ بکەم بڵێ بەڕێزانی یەکێتی وەرن ئێوە 6 کورسیتان هێناوە پارێزگاری کەرکووک مافی ئێوەیە وەریگرنەوە چاوەڕێوانی لە کەسێکەکەم ئێستا ڕۆڵی نەیارێکی زۆر زۆر خراپبووە ئەوەیە کە ئەنجومەنی پارێزای کەرکووک تەفعیل ناکاتەوە بەڵێ پارتی دیموکراتی کوردستان خۆ من لە سەرەتاوە بەوتومە حەی عەلە سەلا بە ئاشکرا قسە دەکەم و قسەی پێچووپەناش ناکەم ڕاست ئەوەی هات ئەیڵێم تۆ وەرە بۆ ئەوەی کە ئاڵای خۆی دەڵێ ئاڵای خراوەتە ژێر پێ حەژت وەرە لە ماوەی 3 مانگی ڕابردووە کە لە دوای هەڵبژاردنەکانی عێراقەوە جاران تۆمەتی ئەوەیان داپاڵ ئێمە قاسم سلێمانی تێتە سلێمانی و نزیکە لە یەکێتیەوە لەوەتەی هەڵبژاردننی عێراق کراوە ئەنجومەنی نوێنەران بزانە یەک هەواڵ هەیە لە نزیکی قاسم سلێمانی لە یەکێتیەوە هەواڵەکان ڕوونە لە کێوە نزیکە ئێستا ئاڵای هەرێمی کورسان ئەوەی کە ناوی ئاڵایە یەکێتی نەیخستەوە بە ژێر پێی حەشدەوە ئەو کەسانە خستویانەکە وەک وتم باسی نەتەوەیەتی دەکا بەڵام براکەی لە بەرەی جەنگی ڕاکانجبووریە جێهێشتووە زۆر ئێستا بە بۆچوونی ئێوە پارتی دەبێت چی بکە بۆ ئەوەی لێک تێگەیشتنیشی پارتی معقولی نەتەوەیی دروست ببێت لە باوەکوتم وادام ڕازگۆیانە قسم کرد با ڕازگۆش بم پارتی بەتەنهانە هەموو لایەنەکە هەمووی پێکەوە ئەوە چونکە کە من یەکێتی من بەومانە نییە هەموو سپێتەکانی پارتیش بە ڕەش ببینم نایبینم بە ڕەش هەمووی ئەبێ ئەم حزبە لەو کێشە ناوخۆیە کە ئێستا لە بینی دوو باڵا دروست بووە هێشتا باش بوو دوای ماوەیەک یەکلا بۆەوە کێکرا بە کاندیدی حکوومەت ئەبێ ئەم کەسە خۆی تا ئێستا دەرنەکەوتووە یعنی خۆی نەهاتووە بڵێ کاکە من ڕاستپێراوم بۆ حکوومەت وەرن یەکێتی بزانە چیتان ئەوێ باسی وتارێکم کرد کە سبەینێ لە کوردستانی نوێ بڵاوە بێتەوە لەو وتارەیە وتومە دوو تێرکردن هەیە سبەینێ بڵاو بێتەوە لە کوردستانی نوێ وتومە دوو تێرکردن هەیە تێرکردنیکان تێرکردنی داواکارەکانی پارتی دیموکراتی کوردستانە تێرکردنیکان داواکارەکانی پارت یەکێتی نیشتیمانی خەڵک لەم لێوانەدا زۆر باشە ئەگەر ئەم دوو لایەنە داوا و تەلەبەکانی یەکتری جێبەجێ نەکەن و تێرکردن بەسم داواکاری سیاسی تێدەگەم بەتاکید ئەگەر ئەم دوانە بە قسەی یەکتر نەکەن داواکانی یەکتری جێبەجێ نەکەن لەم بەینا میلەت داماوتری خەڵکە هەرچی دەنگیشی داوە ڕۆژ خراي شەدەکەەوە ئاو بردی بتەوە زۆر باشە بە کاک وەفا جۆم لە بەڕێزت بێ بە وجهە نەزەری ئێوە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە چی بکات بۆ ئەوەی لێک تێگەیشتنێکی معقولی نەتەوەییانە لەم کاتە هەستیارەدا دروست ببێت. وڵا جارە سەرەتا هەر ناچارم وەڵامی ئەو برادەرە بەمەوە چکە بەڕاستی باسی کۆمەڵەشتی کرد و وەکو بوختانێک باسی کرد. جارە بوختانی ئەوەی کردوتی قاسم سلێمانی ئێستا لە دەبەرێکی ترە تەواجدی هەیە ئەبێ بە بەڵگەوە و بە ئەدلە بە دیکۆمنت بەڕاستی خەڵک کە نووسەر بوو ئەبێ کە قسەکە ئەبێ ئەدلە و دیکۆمنتی پێ بێ وەختی ئەوە نەما ئێمە قسە فڕە دەین و کۆمەڵەشت تۆنە بەبێ بەڵگەکەکە ئەمە بوختانی گەورە بوو بەرامبەر پای دیموکراتی کوردستان کردوێتی و لەو باوەڕم بڕواناکەمیش بەڵگەیەکی هەبێ ئەمە دووەم هەر تەکیدی ئەوە کاتەوە ئەڵێ لە شەڕ ئێمەتان بێ بابە ئێوە شەڕتان نەکرد تاکو بەجێتان بێڵنیە بەجێتان بێڵین ئێوە چی شەڕێکتان کرد تاکو ئێمە لەگەڵتان نەبین تاکە شەڕێکە کرا تاکە داستان کە تۆمار کرا شانزە ئۆکتۆبر چەند شەهیدمان لەناو کەرکووکارەیە شانزە ئۆکتۆبر چەند شەهیدمان لەناو کەرکووکارەیە چەند شەهید مقاطعەمەکە نە پارتی چەند شەهید هەیە لە شانزەی ئۆکتۆبر کاکە مقاطعەمەکە كاكا مقاطعة دكا مقاطعة
مقاطعات دەکەن بەس شەهیدەکانی خۆتان لە 16 ئۆکتۆبر پێ بڵێن بەنامەکەی کاکۆسەوە سوود جاتانەیەتەوە من بە بەڵگە قسەکەم من زۆر باشە با تەجاوزەوە بکەین کاک وەفا تۆزێکی من ببەوە کاک ئازادیش کای لێ دەکەم با ئەمیشان هێ من ببێتەوە زۆر باشە پرسیارەکەی من ڕوون بوو نەخێر نا باسی دەتون گوێ بگرە کاکە بازان ئەڵێن چی کاتێک کە پرسیاریان لە نوێنەر لە وتبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کرد وتیان ئێوە بۆچی پشتان لە کوردەکان کرد خۆ ئەوە با بە ئەرشیف ماوە ئەوە چی ئەڵێ خۆ کورد بەشەر کەرکووکی نییەوە کورد کەرکووکی تەسلیم کردووە ئەمە اتفاقی بووە لە بینی قیادەی کوردی لە کەرکووک لەگەڵ ئەوانە یعنی ئەمە باسی چیەکان برادەرە من نازانم زۆر باشە زۆر باشەکەی زۆر باشە کاک وەفا ئێستا لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بە بڕوای ئێوە بە بۆچوونی ئێوە پێویستە ئەم هێزا چی بکە بۆ ئەوەی وەکو گوتم لە تێگەیشتنیشی معقولی نێتەوە یانە لە ئێستادا دروست ببێت کاتم کەماوە فەرموو کاکە بە کورتەکەی یەکەمین شت هیوادارین برایانی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم شت ماڵی خۆیان ڕێخن و فرەکوێخایی و ئەم یعنی بزانین ڕیشتفی ئەوانە کێیە و ئەم باڵباڵێنەوە شقاقی بەڕاستی تەسیر لەسەر حکوومەتی کابینی حکوومەتی هێرێم کوردستان و دواخستنی حکوومەت ئەگەڕێتەوە بۆ تێکنەگەشتنی ئەوان و ڕێکنەکەوتنی ئەوان لەسەر کاندیدەکان بۆ حکوومەتی هێرمی ئێوە هیوادارین بە زووترین کات کێشەکانی خۆیان چارەسەر بکەن بۆ ئەوەی زوو ببێنە پێش حکوومەتی هێرێمی کوردستان حکوومەتێکی جوان دروستکەی ئەو دروشمە و ئەو پەیمانەی کە داوانە بە خەڵک کوردستان خزمەتی خەڵکی کوردستان بکەین زۆر چاکە زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز کاگە وەفا سەید محەممەد چاودێری سیاسیکە لە هەولێری پایتەختەوە لەگەڵمان بووی هەروەها زۆر بەڕێز کاگ ئازادی ئیبراهیم نووسەر لە سەدوی سلێمانی لەگەڵمان بووی زۆر سوپاس تۆشەکەم زۆر بەڕێزم سوپاس بۆ ئێوەش سوپاس بۆ تۆش